تاران بەڵێنیدا وەڵامی خێرایی هەر هەڵوێستێک لە دژی دەداتەوە کە ئەو وڵاتە گرتوەکان و وڵاتانی ئەوروپا دەیگرنەبەر. بارپرسێکی ئێرانیش ڕایگەیاند ئەگەر زایۆنیستەکان خەون بە لێدانی وڵاتەکەیەوە ببینن هەرگیز لەو خەوە بێدار نابنەوە. لە هەڵوێستێکی چاوەڕوان نەکراوی ڕافائیل گروسی بەڕێوەبەری گشتی ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمیدا پێشنیازی بڕیارێکی بۆ ئیدانەی کۆماری ئیسلامی ئێران خستووەتە بەردەمی کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگارانی وزەی ئەتۆمی کە لە نێوان 6 بۆ 10 حوزەیران بەڕێوە دەچێت. پێش لە کۆبوونەوەکەش ناوبراو سەردانی قەوارەی زایۆنستی کرد بۆ گفتوگۆ لەگەڵ نەفتالی بینیتی سەرۆکوەزیران و زەئیف سمبر سەرۆکی دەستەی وزەی ئەتۆمی ئەو قەوارەیە بۆ هەمانگی لەسەر هەڵوێستەکان لە دژی تاران. ئەوە لە کاتێکدا کە چالێکی ئەتۆمیەکانی ئیسرائیل با تەواوەتی سەربازیە و بەهۆی پشتیوانی وڵاتە خۆرئاواییەکانەوە هیچ چاودێریەکی نێودەوڵەتی نایگرێتەوە. وەزیری دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران حسەین ئەمیر عەبدوڵڵاهیان لە پەیوەندیەکی تەلەفۆنی لەگەڵ ڕێخەری سیاسەتی دەرەوەی یەکێتی ئەوروپا جۆزێف بۆڕێڵ پێڕاگەاندووە سەردانی گروسی پێش لە کۆبوونەوەی ئاژانسی ئەتۆمی بە تەواوی پێچەوانەی بێلایەنی و چالاکی پیشەیی ئەو ئاژانسەیە. عەبدوڵڵاهیان بەرپرسە ئەوروپیەکەی ئاگادار کردوتەوە لەوەی ڕاشنووسی ئەو بڕیارە پێچەوانەی دیالۆگی دیبلۆماسیە و گفتوگۆکان ئاڵۆز و قورستر دەکات. باوتەی ناوبراو لەگەڵ ئەوەی کە تاران درێژەدان بە دیالۆگ بە ئاراستەی دروستیە و قەیرانە لە قەڵەم دەدات بۆڕێلی لەوە ئاگادار کردووەتەوە ئاراڵوێستێکی ئەمریکا و ئەوروپیەکان کاردانەوەی خێرا و چالاک و کاریگەری ئێرانی بەدواوە دەبێت و ڕەوتی گفتوگۆکانیش زۆر قورستر دەکات. لالاکی دیکەوە گەورەدان نووسانکاری ئەتۆمی ئێران عەلی باقری باژانسی هەواڵی وڵاتەکەی ڕاگەاندووە زانویستەکان جگە لە خەون و خەیاڵ ناتوانن هێرش بکەنە سەر کۆماری ئیسلامی ئێران. نابراو لە دیمانەیەکی کەناڵی NPK نەرویجیدا و لە وەڵامی ئەو پرسیارەدا کە کاردانەوەی ئێران بۆ ئەگەری هێرشی ئیسرائیل چۆن دەبێت باقری وتی ئەگەر زایۆنیستەکان ئەو خەونەیان بینی هەرگیز لەو خەونە بێدار نابنەوە.